هشتا چیایەتە بێخێرێ باژێرێ من زاخۆ شیرین سڵاوتان لێبێت و شەوتان باش لە شەوانی نیشتیمان ئەم شەو لە شاری زاخۆی دەلالین لە شارێک کە ناوزەندی نەک تەنیا لە هەرێمی کوردستان بەڵکو لە تەواوی عێراق و ناوچەکەش هەیە گەشتیاری بیانەیەکی زۆر ڕوودەکەنە ئەم شارە شاری عەشق و خۆشەویستی شاری جوامێران و مەردایەتی لەگەڵمان بنم شەو لە بەرنامەی شەوانی نیشتیمان. نیشتیمانیەکمان لەگەڵا لە پرۆگرامی ئەم شەومان لەبەر تەمەن و ئەزمونونەکەی حەزەکەم لەبارەی نیشتیمانمانەوە پرسیار لە بەڕێزیان بکەم یاخوا بەخێر سپاس دەکەم خان بەخێر بیسەر چاوە زۆر سپاس بۆ جەنابەت سپاس دەکەم بەڕێزی جەنابەت خەڵکی زاخۆی یان خەرچی هەولێر لە هەولێرەوە هات ئەی یاخوا بەخێر بێت سپاس دەکەم سەلامەت بیت بەو پێیکە لەبارەی تەمەن و ئەزمموی جەنابتەوە من ئەیبینم ئەبێ ئەزمموونێکی زۆرت لە ژیان لە ناو کوردستان هەبێت کوردستان لە کورسانەکەی جارانەچێ؟ نامت 4 سا پێش ئێستا هاتم ئەو هەنە بوو کەلاو بوو زاخۆ ئێستا لەعنۆکە تقریبا بەهشتا چی وای کردو ببێت؟ والله جەنابی سەرۆکی حکوومەت و کاکە گودار شێخ ئەو حکومڕانیە کە هەیە پێت وایە ئەو حکومڕانیە هەیە لە هەموو دنیای حکومڕانیە نییە لەو ئەمن و ئاسایش و لەو خزمەت گوزاری و لەو ئاودانکردنەوەی کوردستانێ و لەو خۆشەی هیچ ئەمە لە هیچ زمانەشی لۆ کوردان ئەوە خۆش نەبووە باش با چۆنەڵەها بە هەنێ وشەی زۆر ڕوون قسە بکەین جەنابەت ڕەنگە زۆر شاری عێراق گەڕابێت و پارێزگاکان لە هەموو عێراقی گەڕایمە هیچ مەحافەزەک و قەزایەک وشی بەس قەزای زاخۆ نییە یعنی هیچ قەزای لە پارێزگاشەوە بە بەغداش بە یاخوا دەستەکانە خۆش بێت کاتێکی خۆش بەسەر ببن لەناوان سەقامی یان نیشتیمانمان هەر ئاوادان سپاس بۆ بەڕێزت سپاس بە جەناب سپاس دەکەم سپاس شەوت باش لە بەرنامەی شەوانی نیشتیمانەوە لەگەڵ جەنابتین خاتون خەڵکی زاخۆی جەنابەت بەڵێ خەڵکی زاخۆمە شەوەتاجی باش بتن خێر هاتن سەرچەوەمەدی هەر لە زاخۆ توژیت ناوەڵڵا ئەمن لە ئەمریکاوە هاتیمە چەند چاکە لە بەرنامەی شەوانی نیشتیمان من ئەمەوێ بە چاوی کەسێکەوە کە دەمێکە کوردستانی بەجێ هێشتووە باسی شەوانی نیشتیمانمان و نیشتیمانمان بۆ بکەیت چۆنی ئەبینی زاخۆ چ گۆڕانکاریەک بووە واللهی ماشەڵاوە چەند ساڵە زۆر خۆش بی الحەمدلله چەند ساڵە لە دەرەوەی والله 29 ساڵە ماشەڵڵا ئەم کوردستانە هەرە کوردستانەکە بەجێت هێشت ناوەڵڵا وەختێ چوین زۆر ناخۆش بوو ڕاستی لە ئەو وەزعە چوین یعنی هەر جارێک یعنی خەون ئەوە وەکو خەونەکە بڵێ بالێ چاک بووە زۆر ماشەڵڵا خۆش بووە من 2 ساڵ جارە دێتەوە لەم 2 ساڵ جارەکە دێتەوە گۆڕانکاری هەست پێەکەی بالێ بەری 2 ساڵە هاتم یعنی خۆش بوو زۆر بەس ئێستا فەرقترە ماشەڵڵا یعنی هەر جار جێگایەک چاک دەکەن و ماشەڵڵاوە یعنی هاتن و چوون زۆرە سووەح زۆر دێن کە دەیتەوە چ شتێک لە کوردستان سەرنجی ڕاکێشاوی واللهی ئەمن و ئەمانەت ئەوە لە هەموو شت مهمترە زۆر گرنگە یعنی چ خواردنێکت زۆر خۆشە چ خواردنێکی زاخۆ خۆشە واللهی زاخۆ بە کوتلداو زۆر بەناوبانگە پاچە یەپراخ یعنی زۆر خواردنی خۆش هەیە لە زاخۆ خۆت وڵا من ماشەڵڵا باوکم ماتعام چی بوو بە هەموو خواردن ماشەڵڵا زۆر زیرەکە ئەیداخوا لەشت ساوە زۆر خۆشحاڵبوو کە لەگەڵمان بوو یاخوا بەخێر بێیتەوە بۆ کوردستان هەر هەبی و لەشت ساغ بێ سپاس کە لەگەڵمان زۆر سپاس نیشتیمان هەمیشە ئاوادان بێ خوشحاڵ بووم ئینشەڵڵا هەر خوشیادا بن هەر ئاوادان بتن یا ڕەبی خوشتر بێت ساڵ بە ساڵ خوشتر بتن و ئەو ئەمن و ئەمانەت و استقرارە ببینێت بۆ کوردستان هەر دوعامان ئەوە ئینشاءڵڵا دەست خۆش دووبارە زۆر خۆشحاڵم بەدی تر خات لەگەڵ سپاس دەکەم سپاس لە جەنابەت سپاس دەکەم کولتور و مێژووی کوردستانم پڕە لە سەروەری و سەربەرزی لەگەڵم بن لە شەوانی نیشتیمان ببینن چ سەربەرزیەکمان هەیە لەم نیشتیمانە.
دادلان که بهجینه لو کل صابا بخوینه بلبینه لو دادلان که بهجینه لو کل صابا بخوینه بلبینه لو دوست ایران آب دنگی بلند بلورینه لو دوست ایران آب دنگی بلند بلورینه لو بیجی بابی تری بینگل برینه لو بیجی بابی تری بینگل برینه لو یخوا دەستەکانتان خۆش بێ و دەنگتان نەڕزێت ئەو دەنگە خۆشە چی بوو ئەو ئەسپە خۆشە چی بوو هەر لەشتان ساغ من لە سەرەتاوە کە هاتم هاوڵاتیانیانێت چۆپڵیان بۆ لێمە چۆپڵێکیان بۆ لێبەن بە هەمووتانەوە دەست خۆش سپاس شایانی ئەوەن من لە سەرەتای پرۆگرامەوە کە هاتم وتم زاخۆ شاری عەشقە شاری هونەرە هەر یەکسەر قسەکەی من نەبوو بە یەک و دوو هاتە دی بینیتان ئەم گروپە گەڕۆکە لە ناو زاخۆ لە ناو کوچە کۆڵانەکانی زاخۆ گۆرانی ئەڵێن جا تیمەکان چەند کەسێکن بەڵام ئەم دوانیان لەگەڵ ئێمە ئێستا ئامادە بوون ئەوم بۆ باسکە ئەم دەنگە خۆشە ئەڵێن ئەوەی کە ئاوی خاپور بخواتەوە دەنگی خۆشە ئاوی خاپور خواردەوە منش بچم بیخۆمەوە دەنگم خۆشە دەنگم خۆشە باش یاخوا هەر دەنگت نەڕزێت چۆن خەڵک پێشوازیتان لێ ئەەکەن ئیترە بەبێ کەلتورێک نۆمەدەرانی خەڵک گەلە حاجەکە ینی حتا ئەم نایەژی قسیۆرەتی پێشەم بوو ئەینیۆ کۆرنیشی و قشتۆ زۆخەم خزمەتە گەشتیۆرەتی چۆنە گروپەکەتان کچتان نییە؟ بەلی چاوە کچمان هەیە کچتان هەیە چەند گرنگە گروپەکان کچیان هەیە ئەمڕۆ من جێگەی کچەکەتان بۆ گرمەوە پاسانەکەم ئەوم بۆ باس بکە کە چۆن لە زاخۆ ڕێز لە هونەر ئەگیرێت ڕێز لە گۆرانی ئەگیرێت ڕێز لە تیمێکی وەکو ئێوە کە گەڕۆکە بەناو شارە ئەگەڕێت زۆخواکیوێک دەگوتی زۆخۆکۆنی هونەری ئەکیید خەڵکی زۆخ هەموو بێژە هەمی هونەرمەندن بە هەنە گەلە ڕێزل هونەری و شعرێ و زۆنت گرنگەلە زۆر باشە ئەمەوێت وەکو گەنجێک لەم نیشتیمانە سەقام گیراوە خەڵک هەمووی لێرە کۆبۆتەوە گوێ لە ئێوە ئەگرێت ئەم سەقامگیریەکە باڵی کێشاوە بەسەر ئەم نیشتیمانە چ هەستێکت پێدا هەست دەکات زۆر خۆشە ئەگات لە جێ من نەشی کسپلنگێت نەشی یان ترجمەکی هەستی گەلاکە خۆشە پێ دوایە چی وای کردووە کام سەقامگیری هەبێ ئەم هەستە خۆشە بۆمان دروست بێتەوە خەڵکە هەمووی لێرەیە خۆ ئەکیید ئۆرۆمی و کوردستان خەڵکی وێژ گەلەکانی ڕێزل خەڵکێت گرن تۆ بۆ خۆت خەڵکی زاخۆی خەڵکی زاخۆی چونکە زاخۆ کۆمەڵی هاوڵاتی و هاو نیشتیمانی دیکەشی لە خۆ گرتووە ئاین و پێکاتەی دیکەش لێرە هەن بۆیە شارێکی جوانە یا ڕەبی ئەم شارەتان هەروە دەلال و جوان و ڕەنگین ببێنێت من سپاسی ئەوەکەم دەست خۆش ئەرکتان کێشە بەردەوام من با خەڵکیش گوێبیستێت
شوتان خوش به زور سپاس دارم زور سپاس عزیزتان کشم من ممنونم شەو لەناو چاوپێکاتنەکانمان چۆن بەم خانمەکەوت کاتێک گروپەکە گۆرانیانەوت لەگەڵ یا ئەیوتەوە شارەتم کردم ئەتوانی دوای قسەم بۆ بکەی وتی باشەوە هێنامان کە قسەمان بۆ بکات چونکە زۆر خانمکی شیرین دیارە لە بەرنامەی شەوانی نیشتیمان لەگەڵتی لە دەرەوەیت و لەگەڵ هاوڕەکان تاچی کات بەسەر ببیت چۆنی دەبینیت جەوەکە سەقامگیریەی کە هەیە والله گەلێک خۆشە ینی هەستێک ئەم وەک خەڵکی زۆخ و ئەم هەمی گەلێک حەش هەمی جهت زۆخوتکن ینی هەردەمە مەسەلەن سەبرۆمانەیت مەدوێت دەرکەوین هەمام قەستەوەن جهاتکن بێنەمە فەرهات بێت و ئەم بینین ینی تشتێکی گەلێک باش ماوەیە دوسێ ساڵانە هۆرینێت گەلێک باش هاتین پێشترەوە نەبوو نه ینی ئەبە تزرۆمەدە نەبیت ئەبوو کە زۆخۆیەمە بڤێڕەنگی بێت وەکی ئەس بینم گەلێک شێوەیەکی پڕێگوپێک و باش یا پڕێ بچێت هیویە تشتێت گەلێک باشتر و جانترژیک کو ئەم بینینش هەمی جهەگی یە سەرەدانە وی جهێمەتکەن پرادەلال قشلا زاخ و یعنی هەمی جهێت زاخ و ژی پڕاستیژی ئەوە بوومە شانازیە باشە ئەو شانازیە لە کوێوە هات بە چی ئاوهای لێ هات زاخۆ خودی ئەف شانازیە هەنێ دەستپێگێ وەلیە زاخ و گەلێک سپاسیاویتکین کو ئەڤروکێوەمە دەستەویدا وی شێوەیە پڕێوەچ دیدە گەلێک بێژن پۆنە بڵاو بەرینە کاژی کار دەستەوەندا بیان نەبخوات کرد یعنی گەل دەستە گەلێک کەسەدا بێ بەس نەچیان وی پڕێوەی شێ بەڕێ ببەر بەڵێ باشە تۆ خوێندکاری قوتابی بەڵێ باشە لە چه قۆناغێکی خودی من هێڵابی بەس شنی کە ئەسیا دەست پێت کەم قۆنەغانە هەیە زۆر باشە تۆ پێما بەدەنگیشت خۆشە چکە لە گۆرانەکە ئەدوتەوە سترانە دوتووە باشە کاتە لەناو هونەریشی چۆن دەیبینیت پاڵپشتی ئەکریت ئەگەر بتێ ببی بە هونەرمەند و سرانبێش بەڵێ ینی شلای خێزانە من بە شلای مامۆستایەت من بە شلای قوتابیەت قوتابخانە من بە ینی هەر لایەکی پاڵپشتیە بۆ مت ئێتکردنێ کو ئەس بشم بەرەفوێ ئۆرمانجێ بچم یا ئەوە چەندین ساڵە من شارژ بوود کرد کو ئەڤروکێوە من پراستیژی پاریکاری یا مامۆستایە من حسێن پیرۆی گەلێک سپاسیاویت کەم کاتە تۆ هونەرمەندیشیت من وا پرسیارم کرد زانین بەس بۆ ڤیدۆکە گۆرانیەڵیتەوە یعنی تۆ باشە ئەمە چەند گرنگە کە بەم چەشنە هەموو دەرفەتەکان ڕقساوە کە خانمان لە زاخۆ بەم شکڵە بێنە پێشەوە والله زاخ و آفراد ستران یعنی جدل تشتاقي قالك باشد زاخ ودا بس هشتوالينا هاتا يعني آفراد بتر ريكا هندي هابت سترانا بجد شري بوبكا بله شري بوبكا ان شاء الله نكا يومن از قالك باشه الحمد لله حتى نكا ما يشاش حت صالنا از قلبي تيبه مالا من ريك دايما مروفت من دايما بس از بوام مالات بشم ابد کو اد زانم گله که چند زاخ و دستران بش کو هشتارک آخات هنده دا ندیده مالبات و ڕێکێبدنێ پشتستران دڵنیا بە خانمی وەکو تۆ ژیر جوان دەنگ خۆش هەبێت ئەوانەیشی کازانن کچەکانیان بەم چەشنا هونەرمەندن ڕێگان پێدەن من سپاسی تۆکەم ئەرکت کێشە دەستەکانت خۆش بێ بەردەوام بە ئەتبینم ئیشاڵا ڕۆژێک سترانبێژێکی زۆر بەناوبانگیان کوردستان هاوی ئەزیزەکەم سپاسی تۆکەم سپاس بۆیەوە خۆمان باس کرد کە چەندێ تایبەتمەندی هەیە لە ڕووی گەشت و گوزاریەوە و چەندە ئەم شارە جوانە لە ڕووی هونەرەوە بەڵام ئەوەشمان لەبیر نەچێت کە ئەم شارە شارێکی گرنگی بازرگانیە و دەکەوێتە سەر خاڵی سنووری ئیبراهیم خەلیل بۆیە پێگەیەکی بازرگانی زۆر ناوازە و تایبەتیشی هەیە هەر ئاوەدان بێ زاخۆ. Havlateki Türkmen beni kağıtta Zahop. Merhaba, hoş geldiniz. Hoş bulduk, teşekkür ederim. Teşekkür ederim. Ben çok mutlu oldum, sizi gördüm. Türkçe konuşuyorsunuz. Ben de... Söyledim ki ben onlara konuşmam lazım. Görsem nasıl Kürdistan'ı görüyorlar? Ben Kürdistan'ı yani kendi bir
evimiz gibi görüyorum. Çok değerli insanları var. İbadet desem var. Dürüstlük desem var. Misafirperver desem var. İnsanlara yakınlıkları var. İnsan bir adres sorduğu zaman adam koluna giriyor. Buyur diye tam bura değil de buradır. Yani halkımız Yani halkınız var ya muhabbetli desen, dürüstlük desen, dükkanlara gittik ya adamlar sanki böyle kendi bir aile gibi. Tamam. Ben bir soru sorsam. Sen ne düşünüyordun Kürdistan'a? Nasıl Ben olsa burayı- ama 12 gördün ne? Ben Farklı şimdi var. 12 çok duydun, haklıyım. 12 Hayır. gördün. Ben gördüğümle şimdiki eski bundan 30 yıl önce geldiğim nere, şimdi nere? Şimdi burası Paris. Burası Güzel mi? çok güzel ya. Halkı güzel, insanı güzel. İlk defadır siz buraya geldiniz. Ben 30 yıldır ilk defa geliyorum. Ne Ama kadar farklı olmuş. çok yani yüzde 1000 fark var. O kadar. Siz Kürdistan'a gelmişsiniz yoksa İran'a? Ben İran'a da Arabistan'a? gittim, Arabistan'a gittim, Suriye'ye gittim, Irak'a gittim, Türkmenistan'a gittim, Afganistan'a gittim. Ben bunların hepsini gezmişim. Tamam. Ama buradaki gördüğüm halkımız, insanları, dürüstlükleri yani böyle beklemiyordum. Ben çok mutluyum bunları sizinden. Hayır ben böyle beklemiyordum zaten. Beklemiyordun. Hayır böyle bir Ne şey bekliyordun? beklemiyordum. Ben dedim. Ne bekliyordun Ya, Allah aşkına ne bekliyordun? Vallahi ben korkuyordum dedim ben oraya geçsem Kürtçe bilmiyorum ben ne yapacağım nasıl yemek isteyeceğim adamlar bizi acaba nasıl karşılayacak ama geldim maalesef o gördüğüm nere şimdi Tamam. nere Dönersen Türkiye'ye bunları bana söyledin. Lazım onları da söylesen. zaten söylemem gerekiyor çünkü gelsinler görsünler insanlığı görsünler burada vatanseverliğini görsünler insanları muhabbeti görsünler misafirperverliği görsünler yani. Ben çok mutlu oldum Ben sizi teşekkür gördüm ederim. böyle. Yani her şeyi iyi görürsünüz. Ben çok yani diyeyim %1000 değil 2000 belki farklı gördüm yani Çok teşekkür insanların. ederim. En bu kadar- güzel geceyi sizin için Ben istiyorum. teşekkür ederim. Teşekkür ederim bizimle Ben de teşekkür ederim. konuştun. Sen de sağ olun, Ee, var olun. İyi geceler. Ben hayırlı akşamlar. Ben teşekkür ettim. Teşekkür Hayırlı ederim. Teşekkür ederim. منم شو زۆر خۆشببختم کە کۆمەڵێ هاوڵاتیم لەگەڵن هاونیشتیمانی کە بە ئێوەیان ئەناسەنم ئەڵبەت خۆیان زۆر ناسراون ئەو خانمە هونەرمەندەمان هەبوو تیتۆخانممان هەیە دەزانن ئەمەکەیە ئەمە ئەو کەسەیە کە لە بواری وەرزش لە وەرزشی تایکواندۆ پلەی دووهەمی لەسەر ئاستی عراقێنە تیتۆ گیان سپاس دەکەم کە لەگەڵمانی پێمان بڵێ لە کێوە دەست کرد بە کاری تایکواندۆ و چۆن پشتیوانیان کردی ماڵەوەتان خودی تایکواندو گلک خوشه بومه و از 4 سال 3 سال ازیچم تایکواندو و حزامی رش و مرکزی دوی سر عراقی ئەی جی ئافری و مرکزی دووهەمە تێناو لە ئاستی خانمان آری لە ئاستی خانمان زۆر باشە جا وەربا بینە باسی زاخۆ بکەین خانمێکی وەکو تۆ لە ناو زاخۆ خەڵک چۆن پێشوازیت لێ کازانە تۆ یاریزانی خلق گلک خوشه حەسەکەن آری و نادی زاق جی عشق هر و هر جی ڕاستەکەی آری. تۆ جلێکی نادی زاخۆ لەبەرە عشقا هەر و هەر آری والله عشق هر جا عشقا هەر و هەر آری والله چۆن ئەیبینیت زاخۆ پێشکەوتووە تەتەوەری کردووە گلک تطور هیا وەکو چی وما سحكي هم سحكي كورنيشي زاق جی تطور ثقافة وأنا آری ئەمانە هەمووی هەستێکی خۆش بۆ تۆ ئەدات وەکو گەنجێک گلک احساسانی خوشه بزاقم هەستێکی خۆشە خۆشحاڵ بووم لەگەڵ خانمێکی وەرزشکاری زۆر بەتوانە گفتوگۆم کرد ئەمشەو سەربەرزی بەبوونی خانمانی وەکو ئێوە لە کوردستانمان دووبارە سپاس بۆ بەڕێزت سپاس گیانەکە زاخۆ شەنگ و شیرینێ تەنادەم پێمەموزینێ لە شاری ئەیاس و ئەردەوان لە شاری عاشقان لە باوەشی زاخۆ کۆتایی بە پرۆگرامی ئەم شەوی شەوانی نیشتیمانە هێنین شەوتان شاد و ماڵتاناوە.